پۆستەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی توانیمان لە ڕێگەی کۆکردنەوەی زانیاری هەروەها لە ڕێگەی ئەو کارمەندانی کە هاوکارمانن لە بەڕێوەبەرایەتی و بەشەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و شوێنەکانی دیکە توانیمان چەند کەسێ دەستگیر بکەین کە بەنیاز بوون بەڕێی قاچاق هەنێک کەلوپەل کە شارا بۆ لە ناو چەند ئامێرێکی میوزیک هەروەها لە ناو مێزی نانخواردنە کە بەنیاز بوون ئەو جگەرانە ببەرنە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ڕێی پۆستەوە دەریبکردنە دەرەوەی هەرێمی کوردستان توانیمان دەستگیریان بکەین. ئەوەی کە ئێستا لە بەردەمی بەڕێستانایە ئەوە هەوڵ و ماندووبوونی 48 کاتژمێری کارمەندان و ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیە کە بە سوپاسەوە توانیمانە لەم ماوە کورتەدا باندێکی 3 کەسی دەستگیر بکەین کە ژمارەیان 23 کەسە. لەو 23 کەسە 20یان لە ڕەگەزی نێرن، 3 کەسیان بەداخەوە لە ڕەگەزی مێن. هەمووشیان بە فەرمانی دادوەر ڕوبەڕووی دادگاکراونەتەوە، هەروەها پشکنینیان بۆ کراوە و چاوەڕێی ئەنجامی پشکنین نەکەین بۆ ئەوەی کە ڕوبەڕووی دادگایان بکەینەوە. و ئەمەوێت ئەوەتان ئاگادار بکەمەوە کە ئێمە ئەو کەسانی کە دەستگیرمان کردوون سەرجەمیان مادەی هۆشبەریان پێبووە و سەرجەمیان لە کاتی بەکارهێنانە یا لە کاتی بازرگانیکردنە یا لە کاتی گۆڕینەوەی مادەی هۆشبەرە دەستگیرمان کردوون. هیچ کەسێکمان بە گومان دەستگیر نەکردووە. هەروەک ئەمەوێت لێرەوە ئاگاداری بەڕێستان بکەمەوە کە لە ماوەی 3 مانگی ڕابردووە واتە لە مانگی 11ەوە تاکو و بەرواری ئەمڕۆ بەڕێوەبەرێتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان توانیوێتی 123 کەس دەستگیر بکات کە مادەی هۆشبەر بەکارهێنن یا بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن. ئەوانی کە دەستگیر کراون تێکەڵاون لە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی تایە، ڕەگەزی تورک و عەرەب و کوردیشی تایە. وەکو ئاماژەم پێکرێ و مادەین کە دەستمان بەسراگرتوون زۆربەی ئەو مادانن کە خۆیان بەدەستی خۆیانەوە بەکاریان هێناوە، بەڵام چەند مادەیەکمان لە بەردەمی بەڕێستانە عەرز کردووە ئەوانە مادەی سەرەتایین بۆ دروستکردنی مادەی هۆشبەر وەکو مادەی هۆشبەر نین خۆیان، بەس مادەی سەرەتایین بۆ دروستکردنی ئەو مادە هۆشبەرانە. خۆتان نەزانن مادەی هۆشبەر لە هەموو دنیاە، لە هەموو دنیاە ڕێژەیەکی بەرچاو خەڵک بەکارهێنێ. لای ئێمە هەرێمی کوردستان بێبەش نین لەو ڕێژەیە کە هەیە. لە چاو ساڵانی کەیە ئەگەر بڵین زیای کردووە بەڵێ زیای کردووە، بەڵام زیاکردنەکەی مای ترس نییە بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک. زۆربەی کات ئەو کەسانی کە دەستگیریانەکەن لە ڕەگەزی مێن بەداخەوە بەکارهێنەرن. هەنێک کاتیش بازرگانەکان هانا بۆ ئەوە بن کە بۆی کە عەتفی ئێمە ڕاپێشن یا هی بازرگان ڕاپێشن. جاری وایە کە ئەبینی ڕەگەزێکی مێ لەناو ئۆتۆمبیلێکایە کەمتر لێپرسینەوەی لەگەڵاکەی لەبەرەوە بە هەندێک جایش بۆ بازرگانی بەکارهێنن، بەڵام کەمترە. خۆتان نەزانن ئێمە سنوورێکی بەرفراوانمان هەیە لەگەڵ دراوسێکاندا و لەگەڵ عێراقیشا سنوورێکی بەرفراوانمان هەیە. ئێمە گە تەحدیدێکی بڵین لە شوێنێکەوە ئەم شتانەمان بۆیە لێک شوێنەوە بۆمان نایەت، لە هەموو شوێنێکەوە بە تێکەڵاوی بۆمان لێناوە. ئێمە پێشتریش باسی ئەومان کرد کە دروستکردنی مادەی هۆشبەر پێویستی بە کارگە هەیە. خۆشبەختانە تا ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ کارگەیەک نییە، بە تایبەتی لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە ئەو سێ پارێزگایە گرێتەوە بە ئیدارەکانەوە. تا ئێستا هیچ کارگەیەکی دروستکردنی مادەی هۆشبەر نییە. لەوانەیە مادەی سەرەتایی هەبێت لای ئێمەوە ئەچێتە دەرەوە، بەڵام دروستکردنی مادەی هۆشبەر کارگە و دروستکاری مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستانە نییە. خۆشبەختانە ئێمە ڕامانگەیان لە ماوەی ئەم 3 مانگەی ڕابردووە 123 کەس دەستگیر کراوە. لەو 123 کەسە گومانەکەم تقریباً 22 بۆ 23 کەسیان ڕەگەزی مێ بێت. بەڵێ
ئێمە تا زانیاری لەسەر دەستگیرکردنی باندەکانی مادەی هۆشبەر وەربگرین هێشتا کەمە. هەتاکو بتوانین دەورەمان بۆ بکرێتەوە، هەتا بکرێت هاوکاریمان بکرێت لە ڕووی پێدانی زانیاریەوە لە ڕووی دروستکردنی دەورەوە بۆ ئێمە زۆر باشترە. ئێمە کارمەندەکانمان خەڵکانێکی بەتوانان، کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی زۆر کەسانێکی بەتوانان، لەخوا بەزیابێت بە هاوکاری ئەوان ئێمە توانیمان ئەم کارە بکەین. خۆتانزان لە ماوەی 40 کاتژمێرە 23 کەس دەست بکرێت کە هەمووی مادەی هۆشبەری پێبوو بێت، ئەوە کارێکی ئاسانیە و کارێکی قورسە. ئێمە وەکو ئاماژەم پێەیە ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن زۆربەی کات ئەو بڕێی کە پێیانە زۆر کەمە، لەبەرەوەی کە ژماری ئەو کەسانی کە لە لای ئێمە مادەی هۆشبەر بەکارهێنن کەمە، لەبەرەوە بازرگانیش بە دڵنیاییەوە زۆر کەمە بێت. ببوورە من باسی بازرگانیم نەکرد بڵێم بازرگانی زۆر پێوەکرێ، من ئەڵێم بەکارهێنەر زۆر بووە و زۆربەی کات ئەو شتانی کە لە لای ئێمەوەیەت بەداخەوە ئێمە هەرێمی کوردستان وەکو ترانزیتێکە لای ئێمە زۆر کەم مادەی هۆشبەر بەکارێت، بەڵام ئەوەی کە ئەکرێت زیاتر کە بازرگانی پێوەکەنەوە کە چەند کەسێک گیراوە جاری پێشوش ئاگادارمان کردنەوە کە چەند باندێکمان گرتبوو بازرگانیان بە مادەی هۆشبەرەوە کرد، ئەو کەسانە بۆ ناو هەرێمی کوردستانیان نییە بەڵکو بۆ دەرەوەی هەرێمی کوردستانە. ئێمە هەڵبەتە هەموو کارێکمان بە هاوکاری هاوڵاتیانە بە خۆشەویستی هاوڵاتیانە بۆ دەستگاکانی ئاسایش و بۆ دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر هاوکاری هاوڵاتیان نەبێت و زانیاری هاوڵاتیان نەبێت ئێمە ناتوانین ئەم کارانە جێبەجێ بکەین. ئێمە دڵنیایی بە هاوڵاتیانی شاری سلێمانی لەسەر ئەو بەڵێنی کە پێمان داون کە نەهێڵین ئارامی شار تێک بچێت، لەسەر بەڵێنی خۆمان سووری بین بە هاوکاری ئەوان زۆر سوپاسیان دەکەین کە هەمیشە هاوکارمان بوون بە پێدانی زانیاری لەو بارەیەوە. ئێمە بۆ ئەو جگەرانی کێت هەرێمی کوردستانەوە ئەوانی کێت ئەوانە پشکنینیان بۆ کرێ خۆتان نەزانن ئاگادارم پشکنیان بۆ کرێت زۆربەی زۆری ئەو شتانی کەلوپەرانی یەنە ناو هەرێمی کوردستانەوە پشکنیان بۆ کرێت و ئێمە تاکو ئێستا لە ناو هەرێمی کوردستانە شتێکمان نەگرتووە جگەرەیە شتێکمان نەگرتووە کە مادی هۆشبەری تیابێ ئەوەی کە ئەنێرێتە دەرەوە زۆربەیان بە قاچاق داخڵ بووە هەر بە قاچاق ژێڕاتە دەرەوە. سەبارەت بە هەماهنگیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای هەولێر ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای هەولێر لەگەڵ کەرکووک لەگەڵ بەغا لەگەڵ زۆربەی زۆری شوێنەکانە هەماهنگیی تەواوەتیمان هەیە و لە گۆڕینەوەی زانیاریە کەمتر خەم نین نە ئێمە بەرامبەر ئەوان نە ئەوانش بەرامبەر بە ئێمە. بە دڵنیایە و هەر شتێک ڕێگەی یاسایی بگرێتە بەر بۆ ئێمە کار ئاسانترە ئەگەر لیبڵدا بنرێ بۆ هەر شتێک ئێمە پێویست بۆ ناکە جارێکەوە دەچوون بکەینەوە و پشکنینی بۆ بکەینەوە ئەگەر کارێکی واش بوو ڕۆبەڕووی لایەنی پەیوەندیداریەکەینەوە. ئێمە ئەم مادەشتەی دەستمان بەسەرا گرتووە نردومانە بۆ پشکنین. ئێمە شارەزاییمان لەو بوارەیانە مادەیە چییە چی نییە پشکنین دەریەخادە و مادەیە چییە و هەڵبەتە هەموو مادەیەک بڕێکی خۆی هەیە بۆ تێکەڵاوکردن تا ئێستا حەزم کردی ئێمە کارگەمانیە تا بزانین چەندی ئەوێت و چەندی نایێت. زۆر سوپاس. سپاس کاک